كتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە كتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەڕی هەفتەی دوازدەی هەموو ساڵێک بەشداری دەکەین لە چاڵاکیەکی نەتەوەی ئەویش چاڵاکی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان. سەرەتاش دەست پێ دەکەین بە چاڵاکیەکەمان بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و سرودی ئەی ڕەقیب. گروپی بەرزکردنەوەی ئاڵا ئامادەن؟ بۆ پێشەوە بڕۆن. سڵاوکەن. ساڵاکی دووەم بریتە لە پێشکەشکردنی هۆنراوەی ئاڵا لەلایەن سارا سەعەد با بفەرمێت.
ئاڵاکەی گەلی کووردا سەوز سۆر سپی و زەردە بەشی سەرەوەی سۆرە ناوەڕاست و خۆرە سۆری خوێنی شەهیدە ون نابێ لە بەردیدا سپیەکەی هی ئاشتیە گومانی لەسەر نییە زەردەکەی ئازادیە دروشمی سەربەرزیە بەشی خوارەوەی سەوزە ئاڵامان هەردەم بەرزە هەر چوار ڕەنگ ژین و ژیانە ئەمە ئاڵاکەمانە بە کوردیکەوە زمانم پژا لە ڕێی کوردستان کە خوێنم ڕژا بەرگی ئازادیم بۆیە پۆشیوە مێژووی وڵاتم بە خوێن نووسیوە وڵاتم بۆیە جوان و ڕەنگینە دەست و چیادۆڵ هەمووی نەخشینە بۆیە ڕەنگینە بۆیە جوانە خوێنی پێشمەرگەی ڕێی کوردستان ئازادیم بەگیان من ئەی پارێزم لە ڕێزی گەلام بۆیە بەڕێزم ئیتر لە ڕێگای کورد و کوردستان چۆن بەخت نەکەی سەر ماڵ و گیان قوتابی پۆلی شەشەمی بنەڕەتی ئیلیان هێمن بەشدارە بە پێشکەشتنی گۆرانیەک بە ناوی شەش پەپوولەکەم با بفەرمێت. زۆر سپاس بۆ ئیلیان خان. پێشکەشکردنی سرودی خوایە وەتەن ئاواکەی لایەن قوتابیان با بفەرمێن.
ئێستاش پێشکەشکردنی هۆنراوەیەک لەلایەن شەهید بە ناوی کوردستان با بفەرمێت. خوێن و دڵ و چەمەنە ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چەمەنە خۆشم دەوێت پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ خۆشم دەوێت پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خەکەم ڕۆڵەی دەست و چالاکم سەربازی گەل و خەکەم ڕۆڵەی دەست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو جۆنەوێزم کوردستان دەپارێزم بە هەموو جۆنەوێزم سنگم دەکەم بە قەڵغان بۆ بەرگێری نیشتیمان سنگم دەکەم بە قەڵغان بۆ بەرگێری نیشتیمان بۆ بەرگێری نیشتیمان بۆ بەرگێری نیشتیمان
زۆر سپاس بۆ قوتابیانی پۆلی 6. ئێستاش پێشکەشکردنی هۆنراوەیەک لەلایەن دانیە دیار با بفەرمێت. ئاوی کورد تێب کۆشە بەدەست و برد هاوارەکە دایکی وەتەن واگیانەدا پیادا بگەن خاک و گڵ و گیا شاخ و چەم و چڵ و چیا ڕەنگا و ڕەنگی کەژی سیا هاوارەکەن بە جیاجیا وا مەزانە خاکی وەتەن ئاو گڵ و دار و دەوەن پشت و ئەژنۆ زەرگ و دڵە ئەژدادی تۆ شێرانی کورد لە ڕێی وەتەن بە مەردی مرد وەتەن دایک وەتەن باوک وەتەن کاکە. Bima
بەرزکردنەوەی ئاڵای کوردستانە بەو بۆنەیەوە ئاهەنگێکی خۆشمان بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە ئێستاش پێشمەرگەکانی کوردستان پێشمەرگەکانمان ئاڵای کوردستان بەرز دەکەنەوە هەمووتان بەیەکەوە ئاڵای کوردستان بەرزکەنەوە هیوادارین ئاڵای کوردستانمان هەرگەشاوە بێ سوودان وریابن گوڵەکانی ئاڵا بۆ بەرزکردنەوەی ئاڵا بۆ پێشەوە بڕۆن
لكاني آويرينين لكاني ملاتا كنا روبا سرعة ويجاروبا خوش بو بيغنينا لكن خانوا قرينا لكن خانوا قرينا تماتا بو خيار وتماتا ليكرنوي زور خوشا أوا أرازي توشا استا بيجي وميوة شتيوة تنديوة تريو هم سكراسة ناس قد أخري بليو ناس قد أخري بليو بيعني الشيدانة روزوهم من دستانة بغوش ما يركدني لا دا ديكولاني لا دا ديكولاني جوان دمالين توي أويكا نندا خوان كابا كوتكي بودا شن دابير